لەبەرەوە ئەبێ حەق بناسین. نەجمەدین فەرەج ئەحمەد ناسراو بە مامۆستا کرێکار لە ساڵی 1954 لە خێزانێکی هەژار لە شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1962 دەستی بە خوێندن کردووە و قۆناغی سەرەتایی و ناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1974 بووە تا پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان و تا نسکۆی شۆڕشی ئەیلولی ساڵی 1975 لە ڕیزەکانی پارتی وەک پێشمەرگە ماوەتەوە. هەر لە سەرەتای لاویدا گەنجێکی سەرکەش و وریا بووە. لە تەمەنی 17 ساڵیدا هەلیکۆپتەرێکی عراق دەخاتە خوارەوە. لە تەمەنی 19 ساڵیدا وەک فەرمانبەر لە ئەمانەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی لە هەولێردا دەمەزرێت. لە ساڵی 1970 لە زانکۆی سلێمانی لە بەشی ئاداب وەردەگیرێت و زمانی عەرەبی دەخوێنێت. قۆناغی زانکۆ با پلەی دووەم لەسەر ئاستی کۆلێژەکەی تەواو دەکات. ماستەری لە زانستی فەرموودەوانیدا هەیە. زمانەکانی کوردی، عەرەبی، فارسی و ئینگلیزی و نەرویجی دەزانێت. زیاتر لە 1000 وانە و 40 پەرتووکی هەیە و خاوەنی 2 دیوانە شێعریە لە ژێرناوەکانی ژانی بوون و ژانیمان. چەندین بەرهەمی دیکەی چاپنەکراویشی هەیە. مامۆستا کرێکار بەشێک لە شیعرەکانی بە دەنگی خۆی کردووە بە سرود. سەر لێ شێواوی ناو ئەم گێژاوم کۆڵی ناچاری ناسۆر و ژانم نایەوە سەرشان بۆ کوێ نازانم کۆڵی ناچاری ناسۆر و ژانم نایەوە سەرشان بۆ کوێ نازانم. لە هەشتاکاندا مامۆستا ڕوو لە کۆماری ئیسلامی ئێران دەکات، لەوێ پەیوەندی بە ئیخوان الموسلیمینەوە دەکات. پاش گەڕانەوەی لە ئێران دەچێتە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامیەوە و پەیوەندی بە خەباتی چەکداری دژ بە ڕژێمی بەعز دەکات. لە ساڵی 1989 دەبێتە ئەندامی ئەنجومەنی شورای بزوتنەوەی ئیسلامی. مامۆستا کرێکار بەهۆی کاریگەری و تارەکانی هەرزوو دەبێت بە یەکێک لە سەرکردە دیارەکانی بزوتنەوەی ئیسلامی. پاش هەڵوەشاندنەوەی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و دروستبوونی گروپی چەکداری جوندول ئیسلام، مامۆستا کرێکار لەگەڵ کۆمەڵێک لە پێشمەرگە هاوڕێکانی لەگەڵ جوندول ئیسلام یەک دەگرنەوە و گروپی چەکداری ئەنسارول ئیسلام پێک دەهێنن. مامۆستا کرێکار لە ساڵی 1991 لە ڕێگەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە مافی پەنابەری لە وڵاتی نەرویج وەرگرتووە و بووەتە هاوڵاتیەکی نەرویجی. بەڵام پاشەوەی بوو ئەمیری ئەنسارول ئیسلام لە بەرواری 6 ئەیلولی 2002 بە مەبەستی تێپەڕاندنی کاروبارەکانی ئەنسارول ئیسلام لە ئەوروپاوە دەگەڕێتەوە ئێران و لەوێ دەستگیر دەکرێت و ڕادستی وڵاتی هۆڵندا کرا. هۆڵنداش ڕادستی وڵاتی نەرویجی کردەوە. مامۆستا کرێکار لە پاش ڕادەستکردنەوەی لە نەرویج لە بەرواری 31 سی 2003 دا ئەمریکا بنکە و بارگاکانی حزبەکەی مامۆستا کرێکاری لە ناوچەی بیارە و هەورامان موشکباران کرد و بەو هۆیەشەوە کۆتایی بە خەباتی مامۆستا لە ناو ئەنساردا هات. لە ماوەی 13 ساڵ نیشتەجێبوونی زۆرم لێی لە نەرویجدا مامۆستا بە چەندین تۆمەتی جیاواز لە دادگای نەرویج دادگایی کراوە و لەسەر 3 تۆمەتیان سزای 2 ساڵ و 10 مانگ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا و دواتر لە 25 کانونی دووەمی 2015 ئازاد کرا. بەڵام زۆرێک لە مافە سەرەتاییەکانی لێ سەندرا بوویەوە کە گرنگترینیان مافی کارکردن و چوونە دەرەوە بوو لە شوێنی نیشتەجێبوونەکەی لە شاری ئۆسلۆی پایتەختی نەرویج. مامۆستا کرێکار تا ئێستا 120 تۆمەتی ئاڕاستە کراوە و دەستگای هەواڵگری 7 وڵاتی گەورە لێکۆڵینەوەیان لەگەڵدا کردووە و حکوومەتی نەرویج بڕی 12 ملیۆن دۆلاری لە دادگاییکردنی مامۆستا کرێکاردا خەرج کردووە. دوجار لەسەر تۆمەتی دروستکردنی ڕەوتی شاخ و کاری تێکدەرانە وڵاتی نەرویج بە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤ و پێچەوانەی مافی هاوڵاتی بوون لە وڵاتە مامۆستا کرێکاری ڕادستی دەستگای هەواڵگری ئیتالیا کردەوە. مامۆستا کرێکار پێشتر لەلایەن دادگای ئیتالیاوە لەسەر تۆمەتی ڕەوتی شاخ بە شێوەی خیابی دادگایی کرابوو. سزای 12 ساڵ زیندانی بەسەردا سەپاند بوو. دەی تەمووزی ئەم ساڵ دادگای تێهەڵچوونەوەی ئیتالیا
جارێکی دیکە بە ئامادەبوونی مامۆستا کرێکار پێداچوونەوەی بە حکومدانیدا کرد و بەڵام دادگا هیچ گۆڕانکاریەکی لا بڕیارەکەدا نەکرد و تێڵچوونەوەکەش سزاکەی وەک خۆی هێشتەوە. ئەمەش ناڕزایەتی بەرفراوانی لێکەوتەوە. سزادانی مامۆستا کرێکار لەلایەن دادگای ئیتالیاوە ناڕزایی زۆرێک لە موسڵمانان و بەتایبەتی کوردانی هەرێم و ئەوروپای لێکەوتەوە. بەشێک لە کوردانی بەریتانیاش بە مەبەستی فشار بۆ سەر ئیتالیا لە لەندەنی پایتەختی بەریتانیا ڕێپێوانێکیان بە دروشمی ئازادی بۆ مامۆستا کرێکار لە بەردەم باڵیۆزخانەی ئیتالیا لە لەندەن ڕێخست. لەو ڕێپێوانەدا وێنەی مامۆستا کرێکار بەرز کرابوویەوە و بە چەندین زمانی جیاواز پەیامی لەسەر نووسرا بوو کە پەیامەکان ئاماژە بوون بۆ بێتاوانی مامۆستا کرێکار و نادادی بڕیارەکەی دادگای ئیتالیا. براكم أقرشي وزين دانجي أقر